سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا. بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوای جێبەجێکردنی مادەی 140 دەکات لە کۆبوونەوەی ئەمڕۆدا. ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیاریدا داوا لە حکوومەتی عێراقی بکات ڕاپرسی ئەنجام بدات بۆ جێبەجێکردنی مادەی 140. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ئەحمەد عەزیز ڕێخەری ژووری ناوچە کوردستانی دابڕێنراوەکانی بزوتنەوەی گۆڕان هەروە دواتریش لە هەولێرەوە زانا ڕۆستەی ئەندامی پەرلەمانی عێراق لەگەڵمان دەبێت. لە سەرەتادا راپۆرتێک دەبینی دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان دیارە کێشێک لە راپۆرتەکەماندا هەبوو داوای لەبوون دەکەین. کاک ئەحمەد بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا باس لە بڕیارەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکەین، دەقی بڕیارەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمڕۆ چییە و ئەم بڕیارە هیچ بایەخێکیە بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەرهەرێمی کوردستان؟ وڵا بەداخەوە کورد بەوە چێ زۆر درەنگ وەخت کەوتبێتە خۆ بۆ ئاوردانەوە لە کەرکووک و ناوچە کوردستانی دابڕێنراوەکان. یعنی ئەم هەنگاوانە هەنگاوی باشن، بەڵام زۆر درەنگ وەختن وەکو ئێمە هەمیشە دوو پاتێکەینەوە. مادەی 140 ئێمە ئێستا باسیەکەین، ئێستا کەوتینێتە خۆ. مادەی 140 لە ڕاستیدا سەقفی یاسایەکەی ئەوەی کە بۆی دانرابوو سیویەکی 12/2007 بوو. ینی ئەم شپرزەی و شڵەژاوی لە سیاسەتی کوردی کە ئێستا بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان خراوەتەگرت دەبوو ئەوسا لە ساڵی 2007 لە ساڵی 2006. ینی ئەوسا کە مادەکە مادەیەکی یاسایی و دەستوری بوو و کورد پێگەیەکی زۆر بەهێزی لە دەوڵەتی عێراق بوو. سەرۆکی عێراق کورد بوو، جێگری سەرۆکوەزیرانی عێراق کورد بوو و چەندین وەزیری گرنگ لە پۆستەکانی حکوومەتی عێراقیە بوو. کورد لە ناو پەرلەمانی عێراق ئیمکانێتێکی بەقووەتی بوو دەیتوانی هەموو بڕیارێک تێپەڕێنێ لە سایەی ئەو هاوپەیمانێتی و پەیوەندیانەی کە بوو. ئەو کات بەداخەوە باسی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بە شێوەیەکی شایستە و پێویست نەدەکرا. هەڵبەت بۆ پرسیارەکەی جەنابەت ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ڕاستیە ئەجێنداکەیانەوە بوو کە باس بکەن یان پێشنیاریەوە بکەن بۆ گەڕانەوەی کەرکووک بەسەر هەرێمی کوردستان. واتە ینی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەبوو ئەمڕۆ داوا لە هەرێمی کوردستان بکات ڕەزامەندی نیشان بدا لەسەر گەڕانەوەی کەرکووک بەسەر هەرێمی کوردستان. بەڵام ئەوە ڕوون نەکراوەتەوە بۆ پاشگەز بوونەتەوە لەو پێشنیارەکە ئەوڕۆ لە ئەجندای کاری ئەنجومەنی پارێزگای کەرکووک بوو. هەڵبەت پێشنیارێکی هاوشێوەی ئەوە لە ساڵی 2008 کرا، پەرلەمانی کوردستان بەداخەوە وەڵامی نەداوە. لە ساڵی 2008 بە زیاتر لە 2 لەسەر 3 دەنجی ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوا لە پەرلەمانی کوردستان کرا ڕەزامەندی نیشان بدەن لەسەر گەڕانەوەی کەرکووک بەسەر هەرێمی کوردستان. ئەوسا وەڵام نەدرایەوە. ئەمڕۆ بە پێی زانیاری ئێمە بە پێی ئەو گفتوگۆیی کە لە بینی ئێمە و برادرانی ئەنجومەنی کەرکووکە بوو وا بڕیار بوو ئەو پێشنیارە نوێ بکەنەوە، جارێکی تر نوێ بکەنەوە. بەڵام بەواچێ ئەو گوشار و هەڕەشە و فشارانەی چ دەوڵەتی عێراق چ دەوڵەتە ئیقلیمیەکان کاریگەریەکی دروست کردووە لەسەر لایەنی کوردی بە تایبەت پارێزگار و ئەنجومەنی کەرکووک. هەروەکەوەی کە لە راپۆرتەکەی جەنابتان و ئیمڕۆ باس کراوە کە حەیدەر عەبادیڵێ لەگەڵ نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک و مەسعود بەرزانی قسەم کردووە، پێیان وتوم ئێمە پاشگەز دەبینەوە، بەڵام ڕێگەیەکی شیا و گونجاو نییە بۆ چۆنێتی پاشگەز. بەڵێ زۆر باشە. بە سەبارەت بە بڕیارەکەی ئەمڕۆیانی دەقەکەی چۆن بوویانی ئەو بڕیارێکە داویانە هیچ گرنگێکی نییە بڕیارەکەی ئەمڕۆی ئەنجومەنی پارێزگای کەرکووک؟ بڕیارەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەرەوەیە کە لە دەقە دەستوریەکەی مادەی 140 و مادەی 140 بۆ خۆتان نەزان 3 قۆناغە: قۆناغی ئاساییکردنەوە، قۆناغی ئامار
قۆناغی ڕاپرسیێنیەوە شتێکی تازە نیە بەداوە لە دەوڵەتی عێراقین. دەوڵەتی عێراق بە پێی ئەوەی کە لە دەستوراتووە پێویستە لەسەری ئەو هەنگاوانە بنێ تەطبیع ئامار ینی ئیحسا دوایی ڕاپرسی واتە ئیستفتا. ینی ئەوە ڕەنگە پێویست نەکا ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوا لە بەغا بکەیان ڕەزامەندی وانە. ئەسڵەن دەستوری عێراق کە زۆربەی خەڵکی عێراق دەنجی لەسەر داوا لە ساڵی 2005 ئەو ڕاپرسی تیا هاتووە. ینی ئەوە خراوەتە ئەستۆی حکوومەتی عێراقی ئەگەر حکوومەتێکی یاسایی و دەستور بێ لە یاسا و دەستوری حکوومەتی عێراق لانەدات ئەبێ خۆی جێبەجێکا بەبێوی کە ئەگەر جێبەجەشینەکە مەسئولێتێکی قانونی و دەستوریەکەوێتە سەرشانی کە پێویستە دام و دەستگاکانی چاودێری کە پەرلەمانی عێراقا هەروەها محکەمەی دەستوری لە حکوومەتی عێراق لێ پێچینەوە بکە ئەگەر ئەو مادانە جێبەجێنەکە. بەداخەوە یەکێک لە کەم تەرخەمیەکانی لایەنی کوردەوەی لە چەندین ساڵی ڕابردوو کاتێک کە مادەی 140 پێشێل کراوە جێبەجێ نەکراوە حکوومەت تەسویفی کردووە خۆی دزیوەتەوە لێی مماتەڵەی کردووە دەبواە لایەنی کوردی لە پەرلەمانی عێراق کاتێک کە چاودێری جێبەجێکردنی یاسا و دەستورەکەن حکوومەتیان بانک کردایە بۆ لێپرسینە و محاسبە ئەگەر لە پەرلەمانی کوردست عێراقش ئەنجامێکی توی بەدەستەوە نەدایە دەبواە لە محکەمەی دەستوری لە محکەمەی باڵای عێراق داوای ئەوە بکردایە کە حکوومەتی عێراق خەرقی دەستوری کردووە لای داوە لە دەستور خۆی دزیوەتەوە لە جێبەجێکردنی دەستور بۆیە پێویست بوو محکەمەی فیدرالی محکەمەی دەستوری ئەو کابینانی حکوومەتی عێراقی محاسبە بکردایە هەر کابینەیە کە خۆی لە جێبەجێکردنی زۆر باشە. بەس ئەم بڕیارە هیچ بەهایەکی یاسایی هەیە ئەو ڕێی کەم ڕۆ دەرکرا بۆ چارەنووسی کەرکووک؟ حکوومەتی عێراق ئامادە نەبێت بڕگەیەکی دەستوری جێبەجێ بکات. دێت ینی لەسەر داوای ئەنجومەنی پارێزگای کەرکووک من گومانم هەیە لەوەی کە حکوومەتی عێراق جوێی لێ بگرێ یان کاری پێ بکات. ئەگەر ئامادە بوایە کاری لەسەر بکە هەر بە پێوەی کە لە مادەی 140 هاتووە دوا قۆناغی مادەی 140 بریتیە لە ڕاپرسی و ئیستفتا. حکوومەتی عێراق بە قەز نەیکردوانی بۆ ئاگداری بینەرانی تەلەڤیزۆنە بە ڕێزەکەتان ینی مادەی 140 جاران لە کابینەکانی پێشوودا لوجنەیەکە بوو بە ناوی لوجنەی مادەی 140 ئێستا لەو کابینەی عەبادی هیچ لوجنەیەکی دروست نەکردەوە بە ناوی مادەی 140 لە کابینەکانی پێشتر لە بودجەی دەوڵەتی عێراق بودجەیەکی شایستە و ئەوتۆ تەرخانە کرا بۆ جێبەجێکردنی مادەی 140 بەداخەوە لە کابینەکەی عەبادی و بە تایبەت لە ساڵی 2017 هیچ بڕەپارەیەک جێبەجێ نەکراوە بۆ جێبەجێکردنی مادەی 140 لە دەورەکانی پێشووتری پەرلەمانی عێراق لوجنەیەک دروست دەکرا بۆ چاودێریکردنی جێبەجێکردنی مادەی 140 ئەو لوجنەیە دروست نەکراوە. بەڵێ زۆر باشە. بەس بڕیارەکەی ئەمڕۆی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەرتەنە داواکاریەکە هیچ شتێکی موردزەمی تیانە بۆ ڕاپرسی تەناوەیە کە داوا دەکەن داوا لە حکوومەتی عێراقیەکە ئەو داوایەکی کۆنە ئەستان خۆی لە دەستوردا هاتووە لە دەستوردا لە مادەی 140 هاتووە کە ململانەیە لەسەر کەرکووک پێویستە بە ڕاپرسی بە ئیستفتا کۆتایی بە یەکلا بکرێت. ئەو ململانەیە کە لە بینی هەرێمی کوردستان و لایەنی کوردی و دەوڵەتی عێراقیە پێویست بوو بە ڕاپرسی یەکلا بکرێتەوە. ئەو پرسە بەڵام ئەو پرسە ئێمە دەمێکە بۆ خۆمان دەزانین لەلایەن حکوومەتی عێراقەوە دەست لە مادەی 140 گیراوە دەستی لێ شۆردراوە. ینی کورد ئەبێ ئالیەتێک و میکانیزمێکی تریە بێوەش کە ئەجیندایەکی جددی کوردی هەبێ بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان کە بریتی بێ لە هەموو لایەنە کوردستانیەکان کە پلان و پرۆژە و بەرنامەیەکی نەتەوەی استراتیجیمانە بێ بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان. لە ڕاستیدا ئێستا ئەجیندایەکی کوردی خیتابێکی سیاسی کوردی هەموو لایەنەکان غایبە بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوە. ئەوەی کە لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانەیە ئەجیندایەکی حزبیە بۆ ئەجیندا حزبێش لە ماوەی 14 ساڵی ڕابردوو نەمانتوانیە ئەو پرسە یەکلا بکەینەوە کەرکووک گەڕێنە سەر هەرێمی کوردستان. زۆر باشە. بەس بەڕێزت وا بڕیار بوو هەندی ئەمڕۆ دەستکاری کارنامەی ئەنجومەن کراوە وا بڕیار بوو کە بڕیاری ئەوە بدەن کە ئەو بڕیاری کە 2010 داویانە کە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەمڕۆ ئەم بڕیارە کارا بکرێتەوە نوێ بکرێتەوە. ینی جارێکی تر دەنگ لەسەرەوە بدرێت کە پێشنیارێک داوایەک لە هەرێمی کوردستان بکەن بۆی ڕەزامەندی نیشاندا لەسەر گەڕانەوەی کەرکووک بەسەر هەرێمی کوردستان. ئەوان لە پێشە پلانەکەەوە بوو پلانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاڵای کوردستان هەڵکەندووە بە دوای هەڵکردنی ئاڵای کوردستان داوا لە هەرێمی کوردستان بکەن کە ڕەزامەندی نیشان بدا لەسەر گەڕانەوەی کەرکووک بەسەر هەرێمی کوردستان. پاشگەزبوونەوەیەک
بە دەردەکەوێت خۆی پاشگەزبوونەوەکە تا ئێستا ڕوون نەکراوەتەوە بۆ خەڵکی یعنی هەر ئەنجومە لە ژێر فشارەدا بۆ واراسیە بریارەکە ئەمڕۆ بوو بە تاکی دیارە ئەگەر لە ژێر فشارانە بێ ینی چ لایەنێک وایەن لێکا کە پاشگەز بنەوە لە ئەجیندا و بەرنمەیەکە خۆیان بانگەشیان بۆ کرد بەڵام ئەنجومەن دەو دەسەڵاتی هەیە لە ڕووی یاساییەوە کە بڕیار لەسەرەوە بدات تاگلایەنە کەرکووک بگەڕێتەوە سەرلێمی کوردستان ئەنجومەنی پارێزگای کەرکووک نوێنەرایەتی خەڵکی کەرکووکەکە ئەتوانێت هەموو بڕیارێک لەبارەی کەرکووکەوە بدا و هیچ بڕیارێکش لە شوێنەکانی ترەوە بەسەر کەرکووک نابێ بستە پێندرێ بەبێەوەی کە ئەنجومەنی کەرکووک ڕازی پێ یا قایل بێ پێی بە دیوێکی تریشدا ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە دەسەڵاتێکی بەرفراوانی هەچکە بە پێی یاسای CPA واتە یاسای کاتی برێمەر کار دەکات بۆیە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڵێ مافیەوەی هەیە پێشنیار بکە ڕاستپاردە بدا بە ناوی کەرکووکەوە بۆیە حەقێکی یاسایی و شەرعیەکە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کاتێکا بینێ مادەی 140 بۆ یەکلاکردنەوەی چانەنووسی کەرکووکدانراوە لایەنێک لە لایەنەکانی نیزاع لایەنێک لە لایەنەکانی ململانێ خۆی لە جێبەجێکردنی و مادەیە دزێتەوە ساڵێک ناو دوانە کابینەیەک دوو ناو سێنە هی دەوڵەتی عێراقی بۆ ئێستا مافی خۆیەتی کە کەرکووک بگەڕێن سەر هەرێمی کوردستان بە پێشنیار و ڕاستپاردەیەک بەرزی بکاتەوە بۆ هەرێمی زۆر باشە بەڵام هۆکاری چی بووەوەی کە بەڕێزووتر لە 2010 ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیارەوەی دەرکرد بوو کە کەرکووک گەڕێتەوە سەر هەرێمی کوردستان بەڵام هۆکاری چی بوو کە جێبەجێ نەکرا پەیوەندی بە ئیدارەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک یاخود پەیوەندی بە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانەوەی بەداخەوە ینی ئەوەی کە هەبووە لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان وەکو ئاماژەم پێکرد ئەجێندایەکی حزبی بووە ئەجێندا حزبەکانیش تەنها بەرژۆندی لە تعبیری گزارشی لە بەرژۆندی حزبەکان کردووە بۆیە ئەو کات یەکێتی پارتی جددی نەبوونە لە بەدواداچوونی مادەی 140 لە جێبەجێکردنی مادەی 140 و هەروەها لە کارکردن بۆ گەڕانەوەی کەرکووک بەسەر هەرێمی کوردستان بۆیە کاتی خۆی کە لە ساڵی 2010 وەکو وەرەقەیەکی فشار ئەو کارتیان بەرامبەر لایەنە عێراقیەکان بەرز کردەوە بەڵام جددی نەبوون ڕەنگە مقایەزەی پێکرابێ بە هەندێک بەرژەوەندی حزبی بۆیە دیزە بە دەرخۆ نەکرا لە کاتی خۆیدا بەڵێ هێن ئێستاش پێ دوایە مەسەلەیە پرسێکی جددی نییە بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان پێدەوەکو کارتێکی فشار بەکاردێنێت تا ئێستا هەمووەی کە لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان دەگوزارێ ئەجندایەکی حزبیە و وەرەقەیەکی فشارە بەرامبەر لایەنەکان بەکاری دێن لە پێناو دابینکردنی بەرژەوەندی حزبەکان ئەجێندا حیزبێکە چییە مەسەرەن لە ناوچە لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانی دیکە بۆ خۆتان دەزان هەر حزبێک کار بۆ جێبەجێکردنی بەرنامە و ئەجەندەکانی خۆیانەکە ئەوەی کە یەکێتی پارتی کردویانە تا ئێستا پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان بوونە مسۆگەرکردنی بەرژەوەندەکانی خۆیان بوونە بە تایبەت لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بەشێک لە ناوچەدا بڕێنراوەکان پارتی دیموکراتی کوردستان قۆرخی کردووە و بۆ بەرژەوەندەکانی خۆی بەکاری هێناوە باقێکەشی لە کەرکووک بۆ سەرەوە کە دەکاتە کەرکووک و خورمات و جەلەولا و سعدیە دەبینین بەشێکی لەو ناوچانەمان لە دەستدا ئێستا سعدیە کورد بە سەردانیش ناتوانێت بڕاتە سعدیە جەلەولا تا ئێستا نەمانتوانێت ئەمە خەڵکەکەی جەلەولا گوڵاڵە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان خورمات و زیاتر لە 50% لەوەی کورد بەدەستێ نابوو لە دوای ڕزگارکردنی عێراق لە دەستی داوە پاشەکشەی کردووە ئێستا کورد بە سەردانی ژیانی تیمێکی ڕۆژنامەوانی کوردی ناتوانێت بچێتە سعدی وەگەر موافقەی حەشدی شعبی لایەنە عێراقیەکان وەرنەگرێ واتە کورد پاشەکشەی زۆر گەورەی کردووە لە سایەی ئەو ئەجندا حیزبی لە ناوچەدا لای بەرستان ئەگەر بچینە لای کاکزانە زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا داوای لە برنج دەکەین درەنکاتینە لای بەڕێستان سەبارەت بە بڕیارەکەی ئەمڕۆی ئەنجومەنی پارێزگەی کەرکووک کە داوای لە حکوومەتی عێراق کردووە ڕاپرسی ئەنجامداد بۆ تێبەجێکردنی مادەی 140 چۆن لەم بڕیاری ئەنجومەنی پارێزگەی کەرکووک دەڕوانن یاخود دەکرا ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیارێکی باشتر بدا لەوەی ئەمڕۆ بڕیاری لێداوە بە ناوی خی گەورە میهرەبان سڵاو ڕێزم بۆ میوانە بەڕێزەکەتان و بینەرانی ئازیزیش
ئەمەی ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای کوردی کەرکووک کردی هەر هاوڵاتیش هەرێمی کوردستانیش دەیتوانی ئەم کارە بکە هەر ڕێکخراوەش کۆمەلگەی مەدەنیش دەتوانی داوایەک بەرزکاتەوە بۆ حکوومەتی ناوەندی داوا دەکەین ڕاپرسی ئەنجام بدرێ بڕیارەکە ئەمڕۆ مرۆنەتێکی زۆری تێدا بوو و ڕەچاوی بارودۆخە سیاسەکەی زۆر کردبوو هیچ بڕیارە شیوانیە ئەو هەموو دەنگ و دۆرە ئیعلامیە بۆ کرا لە هەرێمی کوردستان ئەگە بڕیاری ئەویاندا بە ئێمە ڕاپرسی ئەەکەین فەرقی پرسی ئەەکەین داواکاریەکی ڕەوایە و مافی ئەنجومەنە بڕیار نییەوە ئەوە داواکاریە کە بەرز کراوتەوە بۆ حکوومەتی داوای لێ دەکا پابندیە دەستورەکانی خۆی جێبەجێ بکا و دەست بک بە جێبەجێکردنی مادەی 140 بڕوا بۆ قۆناغی کۆتایی کە قۆناغی ڕاپرسیە کارە کرا لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک چ بڕیاری ئاڵا هەڵکردنەکە چ ئەم بڕیارە لە ڕوویەکەوە بەڵێ هەرێمی کوردستان لەبەر چی لەبەر ئەوەی باردۆخی سیاسی هەرێمی کوردستان لە خراپترین کاتەکانیدایە کارە نەبوونی پەرلەمان ئفلیسبوونی حکوومەت کە قورسی بار و گوزەران و ژیان و بێموچەی لە هەرێمی کوردستان تۆ لەم بارودۆخە چۆن دەتوانێت ئەوە احتیوای ئەزمەی سێ پارێزگای خۆت نەکردووە چۆن دەتوانێت ئەزمەکە گەورەکەی کەرکووکیش تووشی ئەو مشکلەکەی کە سێ پارێزگای هەرێمی کوردستان تووشی بووە کەواتە تەوقیتەکە تەوقیت خراپترین تەوقیت بوو لەو ڕۆوە لە ڕۆژی تر تەوقیتەکە باشە چونکە هێشتا شەڕی داعش تەواو نەبووە خۆ ئەگەر شەڕی داعش تەواو بێ زۆربەی لێکۆڵەرۆ سیاسەکان و چاودێرەکان لەسەر ئەو ڕەیان کە بارودۆخی کورد لە ئێستا خراپتر دەبێ هەموو هێزە سەربازەکانی عێراق و حەشدی شعبی ئەو کات یەکلا دەبنەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی داواکاریەکانی کورد لە ناوسە شتێک ئێستا بکرێ ئاسانتر بەدەست بێ لەوەی کە کاتێکی تر بکرێ بەڵام ئەوە هەستنەکردنە بە بەرپرسیارەتی نیشتیمانی کاتێ لە هەرێمی کوردستان ناتوانن زاڵ بن بەسەر ئەم گیر و گرفتە سیاسیانەی کە هەن کە بەڕاستی ئەوەندە ئاسانن قابلی چارەسەرکردن کێشەکانی ئێمە لە هەرێمی کوردستان نە کێشەی نەتەوەیی نەمەزهبی تەنها کێشەی سیاسی و حیزبین ئەگەر هەرێمی کوردستان بەتەمایە بەرپرسان بەتایبەتی دوو حیزبی سەرەکی لە هەرێمی کوردستان ئەگە بەنیازی ئەوەن هەنگاوێکی وا استراتیجی بنێن خۆ دەبێ هەندێک شتێ بکەنە قوربانی دەبێ هەندێک وردە مشکلە چارەسەر بکرێن کە بچووکترن ڕوبەڕوومان بنەوە بۆیە من تەوقیتەکەم پێ باش بەڵێ نەبوو تەوقیتێکی خراپ بەڵێ دواتر دەگەنەوە لای بەڕێستان کاک زانا داوای لێبوون لەکەین کاک ئەحمەد سەبارەت بەوەی کە پێت وایە ئەوەی کە ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک تەنها داواکاریە بووە ڕەچاوی ئەم بارودۆخە سیاسیان کردو یاخوتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هیچی تری لەرە سەڵاتدانیە لەوەی کە ئەمڕۆ کردوویەتی وڵای من وەکو باسم کرد شڵەژاویەک بە کارەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە دیارە بەوەی کە لە خودی ئەو ئەجیندا و بەرنامەی خۆیان پاشگەز بنێتەوە وەکو باسم کرد ئەمڕۆ بڕیار بوو قسە و گفتوگۆ و بڕیار لەسەر بابەتێکی تر بدەن بۆش کە ئەوە بوو کە داوا بکەن کەرکووک گەڕێتەوە سەر هەرێمی کوردستان دیارە ئەو فشارانەی کە دروستکراوە کاریگەری زۆری لەسەریان دروست کردووە من پێم وایە بۆ ئەو هەنگاو و بڕیارانە کە کۆمەڵێک ڕێوشوێنە کە ڕەهەندی نیشتیمانی هەیە پێویست بوو هەموو لایەنە کوردستانیەکان بە گفتوگۆ و ڕێککەوتنی پێشوەخت و پلان و بەرنمەیەکیان بۆی هەبوایە بەداخەوە هیچ پلانێکی هەمەلایەنەی کوردی بۆ ئەو مەسەلانە ساز و ئامادە نەکراوە بۆی کاری لەسەر بکرێ نە لەسەر ئاستی بەغدا کە نوێنەرەکانی کورد ئاگادار بکرێنەوە بە ئەرک و مەهام و دەوری خۆیان هەستن نە لەسەر ئاستی هەرێمی کوردستان نە لەسەر ئاستی پارێزگای کەرکووک کە ئێستا بۆتە گۆڕەپانێکی گەرمی سیاسی بینی کورد و لایەنەکانی تر ینی ڕاوشکردن نییە ئێستا ئەو بۆم بڕێڕێنجون بۆ مەسەری ئاڵەکەش ڕاوش نەکراوە هیچ هەنگاوێک لەو هەنگاوانەی نراوە ینی تەنانەت لە ناو خودی ئەو حزبانی کە خاوەن پێگە و نفوسن ڕاوێژێکی ئەو تۆ تێر و تەسەر لە بینی خۆشیانە نەکرا بەڵێ سوپاس دەکەم کاک زانا ئەگەر بگەڕێن وڵای بەڕێستان سەبارەت بەوەی کە بەڕێز وتت ئەمەڕۆی کە ئەنجومەنی پارێزگا ئەنجامی داوە ڕێکخرا و لایەنێکیش
دەتوانێت ئەمە بکات ینی ئێستا کەواتە بڕیارە هیچ گرنگ نییە بۆ جێبەجێکردنی مادەی 140 یاخود بەدی لێمەتیە کورد دەتوانێت چۆن ئەم مادەیە جێبەجێ بکات کە حکوومەتی عێراقی دەبووە لە کۆتایی 2007 ئەو مادەیە جێبەجێ کرد بەیە. بەڵێ گاوەکی زۆر درەنگۆخت بوو خۆی ئەمە بەڵێ بەڵێ داوای لێبن لە بەرەستانەکەن کاک زانە دیارە بۆی خراپی هێڵەکانی ئینتەرنێتەوە دەنگی بەڕێز باش ناگاتە لای ئێمە داوای لێبن لێ دەکەین زۆر سوپاس دەکەین کاک ئەحمەد دەگەر بگەڕێم و لای بەڕێز سەبارەت بە کورد لەم قۆناغەدا بۆ جێبەجێکردنی مادەی 140 بەدیلی دیکە هەیە باشترین بەدیلی کورد بۆ کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان ئێستاوەیە کە کورد پشت بە خۆی بەستێ ناوماڵی خۆی یەکخا پەرلەمانی کوردستان کارا بکاتەوە بۆ پێی کە پەرلەمان شوێنی بڕیاردانە لە پرسە چارە نووسازەکان خودی پەرلەمان کاتی خۆی لە ساڵی 92 ئەو بڕیاری داوە لە بڕیاری ژمارەیەکی ساڵی 92 کە پەرلەمانی کوردستان مەرجەعی خەڵکی کوردستانە پەرلەمانی کوردستان شوێنی بڕیاردانە لە پرسە چارە نووسازەکان هەرمێ بژگەڕێمە سەر ئەو بابەتەی ئەمڕۆ کە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک من پێم وایە بە هەڵە ئاراستەی لایەنی عێراق لایەنی عێراق وەکو ئەوەی کە لە مادەی 140 ڕاپرسی خراوەتە ئەستۆی لایەنی عێراق لایەنی عێراق خۆی لە دەستێتەوە جێبەجێەکە ئەو داوای ئەنجومەنی پارێزگای کەرکووکە وایە داوا لە هەرێمی کوردستان بکرایە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان هەستێ بە ئەنجامدانی ڕاپرسی لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان نەوەکو لایەنی عێراقی و باشترین پلان یان باشترین کار بەدەستکردەوەیە کە ئەو سیاسەتی دیفاکتۆ ئەمری واقعی کە لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان هەیە تعزیزیکە بە قووەتیکە بۆ شایەکانی پڕکاتەوە بەڵام بە پلانێکی کوردی نیشتیمانی کە هەموو لایەنە کوردیەکان بەشداری بکەن لە داڕشتنی ئەو پلانە نەوەکو بەلایەنێک و دوولایەنی حزبی چکە بەلایەنێک و دوولایەنی حزبی ئەو پرسەیەک لا ناکرێتەوە ئێستا دەبینین هەموو لایەنە عێراقیەکان هەموو لایەنی عەرەبی بەرامبەر هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک وەستاونەتەوە هەموو دەوڵەتە ئیقلیمیەکان بەرامبەر هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک وەستاونەتەوە بۆیە بە یەکێتی و پارتی و پرسەیەک لا ناکەیتەوە پێویستە هەموو لایەنە کوردستەکان نەک هەموو لایەنە کوردستان تەواوی شەقامی کوردی تەواوی خەڵکی کوردستان پاڵپشتی لە لایەنەکان بکە و هەموو لایەنە کوردستانەکانیش یەک ئەجێندا و یەک بۆ چوون و یەک پلانی کوردیان هەبێ بۆ ئەو ناوچانە زۆر باشە بەڵام پێ دوێ ئەمە هەرێمی کوردستان گوێی لەم داواکاریگرت بە ئەگەر بەڕێز دەڵێ لەبری داواکردن لە حکوومەتی عێراقی دەبووە داوایان لە هەرێمی کوردستان کردبێ ئەمانە من پێم وایە ئەوەی کە پێی دەڵێن زەمینە سازیەکی یاسایی و دەستوریە هەرێمی کوردستان بەو پێی کە کەرکووک ناوچەیەکی لە یاسای دەوڵەتی عێراق ناونراوە ناوچەی کێشە لەسەر هەرێمی کوردستان تاگلایەنانە ئەوەندە بەقووەت نییە خۆی بێ بڕیاری جێبەجێکردنی ئیستفتایان ڕاپرسی لە کەرکووکدا بەڵام ئەگەر ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە نوێنەرایەتی خەڵکی کەرکووکەکان نوێنەرایەتی شەرعی ئەو ناوچەیە دەکا داوە لە هەرێمی کوردستان بکە ئەوەختە مووقفی هەرێمی کوردستان بۆ ئەنجامدانی ڕاپرسی زۆر بەقووەترە بێت لە ڕووی یاسایی و دەستوری و لە ڕووی زەمینە سازی زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە بەڕێز وتت زەرورە کە ڕاوێژ بکرێت لە نێوان لایەنە کوردیەکان لە کەرکووک بۆ هیچ مەسەن لە کەرکووک و باخی ناوچەدا بڕێنراوەکانی تر هیچ ڕاوێژێک نییە هەنێت تاکو ئێستاش پارتی ویکێتی تاگلایەن نەبڕێ لەسەر ئەو مەسەلاندن بەڵێ بەداخەوە ینی پرسی کەرکووک نەپرسی یەکێتیە نەپرسی پارتیە نەپرسی گۆڕانە نەپرسی کۆمەڵە نەپرسیەگرتووە پرسی هەموو خەڵکی کوردستانە پرسی هەموو لایەنەکانە ئەو پرسێکە ڕەهەندێکی نەتەوەیی و نیشتیمانی هەیە یعنی کە باسی کەرکووکەکەی هەموو ئومەی عەرەبی هەموو وەتەنی عەرەبی لەسەر کەرکووک دێتە دەنگ کاتێک کە باسی کەرکووکەکەی هەموو تاکێکی کورد لە بانە و سەقز بگرە تا دیاربەکر و تا
ڕۆژئاوای کوردستان خۆی بە خاوەن ئەو قەزەیەزانێت چکە کەرکووک یەک لەو شارانەیە کە دوژمنەکانمان نەک کورد خۆی ینی کەرکووک ئەوەندە گرنگە دوژمنەکانمان پێناسایان کردو بە سەرچاوەی دروستبوونی دەوڵەتی کوردی بۆیە ئێستا ئەردۆغان هاواری لێ هەڵەستێ دەوڵەتە ئەقلیمیەکان هاواریان لێ هەڵەستێکە کاتێک باز دێتە سەر باسی کەرکووک بۆیە پێویستە هەموو لایەنە کوردیەکان پێکەوە ئەگەر بتوانن ئەو پرسە بجولێنن جینا بە لایەنە و دوولایەن ئەو پرسە بە معلقی بە هەڵواسراوی دەمێنێتەوە کۆی کە لە ماوەی زیاتر لە 4 ساڵی ڕابردوو بەزمەوەسمێ لە ماوەی ڕابرد بۆم پرسان هیچ هەمانگیەک نەکراوە لەناو حیزبەکانە تەناوەن بڕیارێنێدەوە بەداخەوە لە دوای ساڵی 2023ەوە ئەوەی دەگوزارێ ئەوەی کە جێبەجێ دەکرێت پلانێکی حزبیە لە غیابی پرۆژە و بەرنامەیەکی نەتەوەی بۆ ئەو ناوچانە. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێک من هەیە دواتەگرین وڵای بەرزتان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵاتان لەگەڵ مامینە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان ئەگەر بگەڕێنەوە هەولێر کاکزانە بگەڕین و لای بەڕێستان ببورن نەماتوانی بەوەی پێشتر لەگەڵ جەنابەت قسە بکەین بەوەی گرفتی ئینتەرنێتەوە بەڕێزت باسە لەوە کرد کە بڕیارەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕێکخراوێکیش دەیتوانی ئەمە بکات هۆکارەکەی چیانی لە ڕووی یاساییەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەسەڵاتی زیاتی ئەتوانی مەسەلەن چی بکات بۆ جێبەجێکردنی مادەی 140 لە ئێستادا؟ بەبزان پەیامەکانی ڕابردوم نەگەیشتون بۆیە بە کورتی دووبارەیان دەکەمەوە ئەوەی کە ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجامیدا کەمترین ماف و دەسەڵاتی خۆیەتی ناشتوانم پێی بڵێم بڕیار تەنها داواکاریەکە بەرزی کردوتەوە بۆ حکوومەتی ناوەندی داوای لێ دەکا دوا قۆناغی مادەی 140 جێبەجێ بکە کە ئەنجامدانی ڕاپرسیە بۆی دانیشتوانی پارێزگای کەرکووک چارەنووسی خۆیان یەکلاکەنەوە تاکەی کەرکووک بە ناوچە زێنا کۆک بمێنێتەوە ببێتە قوربانی ململانە سیاسیەکان خەڵکی کەرکووک بە پێی دەستور مافی خۆیانە بژاردەی خۆیان هەڵبژێرن ئایا دێنەوە گەر هەرێمی کوردستان یان ڕێگاش کا لە بژێرن ئەم مافە دەستوریە بگەڕێتەوە بۆ دانیشتوانی کەرکووک ئەما لەلایەک لەلایەکی تر من پێم وایە تەبان بە پێی یاسا ئەنجومەنی پارێزگای کەرکووک تا ئێستا پابندی فەرمانی دەسەڵاتی هاوپەیمانانە ئەمری سوڵتە ئیتیلافی ژمارە 70 کە لە ساڵی 2004 دەرچووە لەسەر ئەو ئەساسەیش دەکا
پابند نییە بە یاسای پارێزگاکان کە ژمارە 21 کە لە سای 2010 دەرچووە چونکە ئەم یاسایە تا هەڵبژاردن ئەنجام نەدرێ لەسەر کەرکووک جێبەجێ نابێ بەواتایەکی تر ئەوەی کە ئێستا دەسەڵات ئەدا بە ئەنجومەنی پارێزگا ئەمری سوڵتەی ئیتیلافی ژمارە هەفتاوێکی ساڵی 2004 ئەو ئەمرش کە دەچێت ناو تەفاسیلەکانی دەسەڵاتی تەواوی داوا بە ئەنجومەنی پارێزگا لە ڕێخستنی کاروبارە ئیدارەکانی و تەنزیمەکانی خۆی و پابەند نەبێ بە هیچ یاسایەکی سەرەوە کە لە دوای 2010 دەرچوو بێ ئەوە ڕێگای بە ئەنجومەنی پارێزگا دات کە شەرعیترین دەستگایە هەڵبژێردەی خەڵکن ڕاستە هەڵبژانەکان لە مێژە کراوە بەڵام ئەوانە هەڵبژێردراوی خەڵکن خۆ لە سیستەمی دیموکراتیش دەسەڵات بۆ گەلە بۆ میلەتە بە مافی بڕیاردانیان هەیە بەڵام تێبینی سەرچی من لەسەر تەوقیتەکەیە ئەم پێم وابوو ئەو کاتێکی خراپە لە بەرژەوەندی دانیشتوانی کەرکووک نییە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیش نییە بۆ چونکە ئێستا هەرێمی کوردستان لە خراپترین بارودۆخدا لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی حکومڕانیەوە سیستەمی حکومڕانیەکەی تووشی نەکسێکی گەورە بووە و بەداخەوە لایەنێکی سیاسی تا ئێستا کە ئامادە نیە سازش بکە ئەم کێشە حیزبی و سیاسیە چارەسەر بکە مالعلم کێشەکانی هەرێمی کوردستان نە کێشەی مەزهەبیە نە کێشەیەکی قەومیە نە کێشەیەکی هەندە قوڵە کە چارەسەر نەکرێ تەنها کۆمەڵێک ململانێ و کۆمەڵێک دان بە خۆدان و دان بە خۆڵەکانی خۆدان لە بینی حیزبەکانایە باشە ئەمە لە ڕوێکە لە ڕۆژی ئابووریەوە باردۆخی هەرێمی کوردستان لە باردۆخێکی زۆر خراپدایە لەم باردۆخە ناتوانێت باوەش بگرێتەوە بۆ کەرکووک و بۆ کەرکووچەکان ئایا دەمانەوێت خەڵکی کەرکووچش بە هەمان مەرەدی خەڵکی هەرێمی کوردستان ببین لە ڕووی بێموچەیی و نەبوونیەوە یان لێگەڕین ئەوان ئێستا لەم تەوقیتەوە لانی بودجە و موچیان پارێزراوترە لە هەرێمی کوردستان بەڵام لە ڕوێشی دیکەوە تەوقیتەکە نیمچە باشە چونکە شەڕی داعش تەواو نەبووە خۆ ئەگە شەڕی داعش تەواو ببێ بە پێی بۆ چوونی من ڕەنگە زۆر کەسیش هاوڕا بێ بارودۆخی کورد باشتر نابێت لە ئێستا لەبەرێ ئەو کات هێزە عسکەریەکانی عێراق بە حەشدی شەعبیشەوە یەکلا دەبێتەوە بۆ ململانێکردن لەگەڵ هێزە کوردستانیەکان لەو ناوچانەیە کە ئێمە کێشەمان لەگەڵیان هەیە بۆیە ئەگە شتێک بکرێ ڕەنگ ئێستا باش بێ بکرێ بەڵام تەچید دەکەمەوە هەرێمی کوردستان پارتی و یەکێتی ئەگە بەڕاستیانە دەیانەوێت کارێک بۆ کەرکووک بکەن با بێن پەرلەمانی کوردستان کاراکەنەوە با سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان ڕێک خەنەوە با ڕوومان هەبێت لەگەر بەرپرسانی بەغدا قسە بکەین بە زمانێک و منتیقێکی بەهێزەوە ئێمە لەم هەفتەیە لەگەر نوێنەری نەتەوەیە گرتوەکان دانیشتوین زۆر بە ڕاشکاوی پێگوتون ئێوە لە باردۆخێکی ئەو تۆدانە و هەنگاوە نەباوێنە ئێستا نەخێر ئێمە لەو باردۆخەدانینە بەداخەوە بەدەستی خۆشمانە پێویستی بە فشاری هیچ وڵاتێک ناکە بۆیە من و ئێمە فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا ناچار بین بەرگری لە ئاڵای کوردستان بکەین ڕەنگە قەنەعەتمان بە بڕیارەکە نەبوو بێ پرسمان پێ نەکراوە حیسابمان بۆ نەکراوە بەڵام لە سەرنجامەکان هەمومان بەشدارین کەواتە بۆ لە سەرنجامی هەموو کارەکان کە هەموو خەڵکی کوردستان بەشدارە بۆ لە بڕیاردانی بەشداریمان پێ نەکرێ ئەوە تێبینی سەرچی ئێمە بۆ لە ڕاستیداوە لەم ڕۆژانە مامۆستا عەلی باپیر بە ڕاشکاوی بە شاندیەچەتی و پارتی گوتووە بەڵام ئەوانش عوزریان بۆ هێناوەتەوە کە بە خۆشیان ئاگایان لە بڕیارەکەی پارێزگاری کەرکووک نەبووە باشە من پرسیار دەکەم ئەو بێبەرنامەیە چییە چۆن دەبێ بارودۆخمان ئەوەندە شلەژاو بێ کەس ئاگای لە کەس نەبێ پارێزگارێک کە نوێنەراتی ئێمە دەکات لە پارێزگایك معقولە سەر بەخۆم هەنگاوە بنێت هەنگاوێکی وا گەورە ئیستیفزازی وڵاتانی ئیقلیمی و پێکهاتەکانی ناو کەرکووک بکە بەبێ حیساب لە بۆ بکە ئێستا بیاوێ پەشیمان بیتەوە ئەگەر لەم هەنگاوە پەشیمان بووینەوە ئەبێ چاوەڕوانی چی دی بکەین و ئەگە پەشیمان نەبینەوە ئایا حیزبە کوردستانیەکان ئامادەن بەرژەوەندەکانیان بدۆڕێنن لەگەر تورکیا کە بەرژەوەندی 50 ساڵی بڕیایی لەسەر دراوە ئێستا تاقیکردنەوەکە لەوە دەرەکەوێ لە بینی بەرژەوەندیە نیشتیمانی نوتەوەیەکان لەگەر بەرژەوەندی حیزبەکان ئایا بەرژەوەندی حیزبەکان دەکرێنە قوربانی بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەی زۆر باش بڕیاری نامە دروست بڕیارێک کە هەموو لا تێدا هاوبەش دەبن کاتەکەی بە ڕێکوپێشی دیاری نەکرابێ سەرنجامەکەشی باش نابێ زۆر باشە ئێستا ئەوەی کە بەرز وتت بڕیارەکە داواکاریە و ڕەنگە هیچ لە دۆخەکە نەگۆڕە ئێستا چی بکرێ بۆ مەسەرەن مادەی 140 و بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان دەتوانرێت چی بکرێ یاخود لە دادگای فیدراڵی
ئێستا کورت سکاڵە تۆمار بکە لە سەر مادەیە دەتوانێت شتێک بکە یاخودەوەی کاندێک لە ئەندامانی ئەنجومەن ئەمڕۆ باسییان ئەوەیە کە یام بچێتە دادگای فدرال یاخود لە UN ئەم کێشەیە سەرپەرشی بکات و چارەسەر بکرێت. UN زارێ یەکێکە لە هۆکارەکانی ئەو کێشەیە هەمومان بەبییرمانە دیمستۆرا کاتێکە لێرە بوو چۆن هاتە ناو بابەتەکە و بەلاڕێیدا برد. ئێستا نوێنەری UN لە عێراقا کە ئیشی ئەوەیە بێلایەنانە کار بک کەسی لە مەسلەی ئاڵای کوردستان بێلانی خۆی لەدەستدا و ئێمە بەڕاشکاوەنەش لە کۆبوونەوە کە نوێنەرەکانمان پێیان ڕاگەیان نەدەبووە تۆ لایەنێک بگری و ئیدانەی هەڵکردنی ئاڵاکەی هەرێمی کوردستان بکەی. بۆیە من زۆر بە تەمای UN نیم و مەسئلەی کەرکووک مەسەلەشی بەدەوڵەتی نەکراوە، ینی تەدویل نەکراوە تا ئێستا بابەتێکی ناوخۆیە. ڕاستە وڵاتە ئیقلیمیەکان لەسەری بەجوابن کە ئەمەش واقعی عێراق ئێستاوای لێ هاتووە هەر پارێزگایەک دەوڵەتێک خاوەنێتی. تورکیا خاوەنی خۆی بە خاوەنی کەرکووک دەزانێ و ئێران خۆی بە خاوەنی چەند پارێزگایەک دەزانێ و سعودیا خۆی بە خاوەنی چەند پارێزگایەک دەزانێ. ئەم بێسەروبەرێکە لە عێراقدا هەیە ئەگەر یاسا هەبووە لە عێراق ئەگەر داواکاری گشتی ئیش بکات دەبێ هەندێک لەو حیزبانەی کە لە کەرکووکەنە و پەیوەندیان بە ڕاشکاوی لەگە وڵاتێکی تورکیا هەیە و ئەچن لەوێ بە ئەجەندایوان کار دەکەن بە ئەوانە بە خیانەتی نیشتیمانی دادگایی بکرێت چونکە لە پێی یاسا عقوباتی عێراقی هەر تەنانەت تەلەفۆنکردن لەگە وڵاتێکی ئەجنەبی ڕێگا پێنەدراوە. ئێستا محەممەد مورسی لە مەسر لەسەر چی یەکێک لە حکومەکانی ئەوەیە چونکە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ دەرەوە کردووە لەگەر وڵاتێکی دەرەوە کردووە لەگەر ڕێکخراوێک و حەماس کردووە. ئێستا لە قانون عقوباتی عێراقی ئەوەیە بەڵام بەداخەوە باردۆخەکە بەم شێوەیە هەڵ ناگریتن. کەواتە چی بکرێ باشە؟ ئێمە وەکو کاک ئەحمەد باسی کرد لەو کابینەیە کارێکی ئەوتۆ نەکراوە بۆ مادەی 140 بەڵام لە کارنامەی حکوومەتەکەی حەیدەر عەبادی کە لە پەرلەمانیش پەسەند کراوە و وەفدی مفاوەزاتی ئێمە کە من ئەندامم تێیدا خاڵێکمان تۆمار کرد جێبەجێکردنی مادەی 140 تەنانەت سەقفێکی زەمەنیشی بۆ دانا کە بریتێ لە 1 ساڵ. دەبووە ئێمە بەرپرسەکانی هەرێمی کوردستان عوزری ئەوە بۆ حکوومەتەکەی حەیدەر عەبادی نینەوە کە وەڵا شەڕی داعشەوە مەشغوڵین و ئەوانە بەعکسەوە لەم بارودۆخای سەختەی کە عێراق پێدا دەڕۆیشت ئێمە فشارمان کرد باکە ئەم بڕگەشت لە کارنامەکەی خۆی جێبەجێ بکە و ئێستا نەک ساڵێکوە 3 ساڵ تێپەڕی نەک کاری بۆ نەکردێت لیژنە حکوومیەکەش کە هەبوو ئەکتیڤ نەکرایە ئەو تەخسیسەی کە هەش بوو لە موازنە نەمایە ئەو لیژنەی کە لە پەرلەمانیش قەول بوو جێبەجێ بکرێت چەند جار داوامان کردووە سەلیم زبوری ناچێتە ژێرباری تەشکیلی ناکە. کەواتە دەبێ بیرێکی لێ بکرێتەوە بەڵام نەک کەسێک بە تەنها بڕیاری لێبدا و نەک حیزبێک بە تەنها بڕیاری لێبدا. بابەتی کەرکووک بابەتەکی گشتیا بابەتی هەمومانە پێویستە دانیشتنی لەسەر بکەین حیزب و سیاسەکانی کوردستان کۆبوونەوەی لەسەر بکەن توێژینەوەی لەسەر بکەین بیر لەو هەنگاوانە بکەینەوە کە پێویستە بیان هاوین. ئێمە لە ئەنجومەی نوێنەران چی بکەین؟ ئەنجومەنی پارێزگا چی بکە؟ دیبلۆماسیەتێکی کوردستانی دەست بە حرەکەت بکە تەعبیئەکی شەعبی بۆ بکەین لەگەر پێکهاتەکانی کەرکووک دڵیان خۆشکەین تەمیناتیان بدەینێت ترسەکانیان بڕێوێنینەوە ئەو کارانە کە ئەبێتە هۆی زووتر گەیشتن بە جێبەجێبوونی مادەی 140 وێڕای ئەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان ئەمنیەتی ئەو ناوچانەی پاراستووە و خەڵکی کەرکووک ئێستا منەتباری کووردە منەتباری گیانفیدای هێزی پێشمەرگەی کوردستانە کە دووری خستۆتەوە لە مەترسی داعش لە کاتێکدا کە سوپای عێراقی پشتی تێکرد و ناوچەکەی چۆڵ کرد. سپاس دەکەم دواتەگرم بۆ لای بەڕێستان کاکزانە. کاک ئەحمەد سەبارەت بەوەی ئەی چارەسەرچیەوەی کە پێشتر بەڕێست و کاکزانە باستان لێ کرد کە مەسەڵەن ئێستا نە لیژنەی مادەی 140 لە پەرلەمانی عێراق نە لە حکوومەت ماوە نە هیچ بودجێکی بۆ دابین دەکرێت و مادەی 140 ئێستا قۆناغی یەکەمیشی تەواو نەکراوی چارەسەر چیە بۆ ئەم دۆخە دەبێت چی بکرێت؟ چارەسەرەوەیە قەزەی کەرکووک قەزەیەکی کوردیە کورد خۆی بە خاوەنی کەرکووک ئەزانێ لایەنی عێراق ئەوەی ساخ کردوێتەوە کە وەکو شارێکی عێراقی مامەڵە لەگەڵ کەرکووکەکە ناشێوێت کەرکووک بێتە شارێکی کوردستانی و عێراقیەتی خۆی لەدەست بدا هەموو هەوڵ و توانەکانی خۆی لە بوارە خستۆتە گڕیانی من یەک نمونەی بچووک دێنمەوە دەوڵەتی عێراق ئەوەی لەدەستدا بووە کە مادەی 140 جێبەجێ نەکات جێبەجێ نەکردووە دەوڵەتی عێراق ئەوەی لە توانای بووە بۆی وا بکە کەرکووک نەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان وای کردووە کەرکووک نەگەڕێتەوە سەر هەرێمی دەوڵەتی عێراق ئەوەی لە توانا بووە وا بکە کە
کورد باڵا دەست نەبێ لە کەرکووکە هەموو جوگەکانی کەرکووک بەدەست کوردۆ نەبێ ئەوەشی کردوێنی ئەگەر هاتنی داعش نەبایە بەشێک لە پایەکانی دەوڵەتی عێراق وەکو فڕقەی 12 لە ڕووی ئەمنی و عسکەری و سەربازی تەوازنێکی زۆریان لە بەرامبەردا کردووە تەنانەت واشی کردووە کە 10 ساڵە کەرکووکی لە هەڵبژاردن بێبەش کردووە چکە ئەگەر ئەو هەڵبژاردنەی کە لە شارەکانی تری عێراق کرا گەل لە کەرکووک کرایە لا مەرکەزیەتێکی بەخشیە کەرکووک ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەسەڵاتێکی زۆر لەوە زیاترێ بوو کە ئێستا بیکە واتە هەموو ئەو کارتانی لە دەستی بەغا بووە بەرامبەر بە کورد بەرامبەر بە کەرکووک بەکارهێنا و سەرکەوتوش بە کورد سەرکەوتو نەبووە لەوەی کە مادەی 100 جێبەجێ بکات کورد سەرکەوتو نەبووە لەوەی کە کەرکووک گەڕێنە سەر هەرێمی کوردستان کورد لەوە شکستێناوە کە ئەجێندایەکی کوردی و هەموو لایەنە کوردستانەکان بۆ کەرکووکە بێ نیەتی یعنی کورد لە هیچ بوارێ لە بوارەکانی کەرکووک سەرکەوتو نەبووە جگە لەوە نەبێت کە توانیوێتی لە ڕووی ئەمنی سەربازی لە بەرامبەر هەڕەشە و پەلامانەکانی داعش کەرکووک پارێزێ و ئەو قەوارە و پێگەی کە لە ناو کەرکووک لە سایەی ئەو پرۆسەی ڕزگارکردنی عێراق لە ساڵی 2023 هاتە ئاراوە یعنی هەرەوەی بەدەستەوە ماوە پاشەکشەی زۆریشی کردووە لە بەشێکی ناوچە کوردستانێدا بڕێنراوەکان بۆیە من تاکید لەواکەمەوە ئێستا بێ ئێمە دەست لەوە هەڵگرین چاوەڕوانی لایەنی عێراقی دەوڵەتی عێراقی نەبێ ئیعتیمادمان لەسەر لایەنی کورد بە تەنها خۆی بێ بۆ گێڕانەوەی کەرکووک بەسەر هەرێمی کوردستان و بۆ بەهێزکردنی پێگەی کورد لە ناو کەرکووکە و کورد ئەبێ بە قورسایی خۆی بێتە کەرکووکەوە نەهاتووە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان لە ئەولەویەتی ئەجندای لایەنی کوردی نین چ لە سەر ئاستی کوردستان چ لە سەر ئاستی عێراق لایەنی کوردی ئێستا سبەینێ دەچێتە بەغدا ینی بۆ بەرگریکردن لە بەرژەوەندی حزبەکان ئەچێتە بەغدا یەکێتی پارتی سبەینێ بۆ فشارکردن ناچنە بەغدا لەسەرەوەی کە کەرکووک بەڕێنەوە سەر هەرێمی کوردستان بۆ ناچنە بەغدا کە فشار لە عەبادی بکەن مادەی 140 جێبەجێکیان بڕە بودجەیەک لە بودجەی عێراق تەرخان کرێ بۆ مادەی 140 بەتاکید یعنی یەکێتی و پارتی تعبیر لە یەکێتی و پارتیەکەن بەناوی یەکێتی و پارتی وەچنەوە ئەگەر بیان ویستایە بە وەفدێکی بەهێزەوە بڕۆنە بەغدا ئەوە وەفدەکە تەمسیلی هەموو خەڵکی کوردستانی کردایەواتە هەموو لایەنە کوردستانەکان لەناوە بەڵام وتە کەرکووک نەگەڕاوەتەوە سەر هەرێمی کوردستان بەڵام نەوتەکان نەگەڕاوەتەوە سەر هەرێمی کوردستان من وەکو باسم کرد تاکیدش لەواکەم ینی ئەوەی کە یەکێتی و پارتی کردویانە لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان دابینکردن و مسۆگەرکردنی بەرژەوەندی حزبەکانیان بوونە مەسەلەن بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان کاتی هاتووە دەستی بەسەر زیاتر لە 60% نەوتی کەرکووک گرتووە ئێستا بزان کەس دەتوانێت توخنیە و ناوچانە بکەوێت هێزێکی ئەمنی و عسکەری ئەو تویان لەوێ داناوە کە هیچ کەس و لایەنێک بە یەکێتی شەو نەتوانێت توخنیە و ناوچەیەکەوێت بە پێچەوانش هەندێک شوێنی تر کە یەکێتی بە پێگە و نفوسی خۆی ێزانێ بینیمان هێزە ڕەشەکەی بردەسەری بەڵ سپاس دەکەم دواتەگەر دەرفەتە بگرم وڵای بەرزستان کاکزانەگەر بگەڕین وڵای بەرزستان سەبارەت بە ئەوەی کە هۆکارچێک کەراوێژ نییە بۆ پرسە چارن و سازەکان لە نێوانلایەنەکان و پتاوێت پەرلەمانتارانی کورد لە بەغداش سپەش وەکو کاک ئەحمەدیش باسی کرد وەفدێکی پارتی و کێتی سەردانی بەغدە دەکات کە دۆخی کەرکووک و کێشەکان یاریێم و ناوەند تاوتوێ دەکەن هیچ پرس و ڕاوێژێک کراوە لەگەڵ فراکسیۆنە کوردیەکان لە بەغداد کە لەسەر مەسەلانە من پێم وانە ئەو دوو حیزبە بەڕێزە زۆر حساب بۆ فراکسیۆنەکانیان بکەن لە بەغدا تەنانەت تەوقیتی چوونیشان لەو چەند ڕۆژەدا چەند کە ئێستا فراکسیۆنەکان هەموو لە شارەکانی خوان و کەس لە ئەنجومەی نوێنەران نییە لە بەغدا نییە هەر بۆ ئەوەی نەوەکو لەوێ پرسێکیان پێ بکەن یا گلەیەکیان لێ بکەن ئەمە لەلایەکی تریش بەداخەوە ڕاوێژی نەتەوەی درزێکی گەورەی تێکەوتووە ڕاوێژی نیشتیمانی درزێکی گەورەی تێکەوتووە مەگەر لە شکستەکان لە کارەساتەکان هەوڵەدەن هەمووان لەگە خۆ بکەنە بەشدار بەڵام کاتێکە ئینجازێکە بێ کاتێکە کارتێکی نیشتیمانی بزوڵێندرێ پێویست بێت لایەنێک دەیەوێتە خۆی لە بکاتە خاوەن بۆ خۆشی باش دەزانێ بابەتێکی وەکو ڕیفراندۆم بابەتی وەکو کەرکووک ئەم بابەتە بابەتی هەموو کووردە نەک هەر لە باشووری کوردستانیش بگرە بەشەکانێتی کوردستانیش زۆر زۆر بەبایخەوە سەیری ئەم بابەتە دەکەن و پشتیوانیمان لێ دەکەن نە لایەنێک بەتەنها دەتوانانی بیگەنیتە ئەنجام بە هەمووشمان هەرکەمین هێشتاکە زامن لێرە تاکی دەکەمەوە لەسەرەوەی کە پێویستە لە نەسیاسە سەرچەکانی کوردستان لەسەر ئەم بابەتە بکەونە گفتوگۆ ڕاوێژ بکەن جێی خۆی بوو کە هەیئەتێک دروست بکرێت ئەنجومەنێک دروست بکرێت
تایبەت بێ بە چۆنیەتی جێبەجێکردنی مادەی 130 و چۆنیەتی ژێڕانەوەی ئەو ناو دابڕێنراوەنە دیراساتمان بۆ بکات پێشنیار بخاتە بەردەم حزبە سیاسیەکان پەرلەمانی کوردستان کە خاوەنی دەسەڵاتی یەکەمە لە مەسەلە سارە نووسازەکان پەیوەندیدار بە خەڵکی هەرێمی کوردستان دەبا کارا باە و قسەی لەم بابەتە کرد باە کەواتە مەبدەی ڕاوێژ لە نێو لایەنە کوردستانیەکان لە ئەو پەڕی لاوازیدایە هەر بۆش لە سەرەتای بەرنامەکە گوتم تەوقیتەکە تەوقیتێکی خراپە چونکە بارودۆخە ناوخۆیەکەمان بە هیچ شێوێک لەبار نییە و هیچ مبادرەی جددیش نییە بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کوردستانی بەم بارودۆخە بەم زروفە ڕوو لە هەر ئامانجێک بکەی ئەگەری شکست زیاترە لە ئەگەری سەرکەوتن بۆیە ئێستا باس لە لاوازبوونی پێگەی کورد ئەکرێ لە بەغدا باورت بێ بەشەکی زۆری هۆکاری لاوازبوونی ئەو پێگەیە بە خۆمانین ئەو حیزبە سیاسەکانی خۆمانن کە بەغدا بە کەم دەزانن و دەزانن چالەنووسی هەرێمی کوردستان بۆ یەکلابوونەشی بۆ سەر بەخۆی دەبێت لە بەغداوە بڕوە ئەوە تورکیا و ئەوە ئێران و وڵاتانی ترمان لێ دیارن هەڵوێستەکانیان چۆنە کەواتە چۆن بەغدا گرنگ نییە ئێستا چەندی پۆستی سیادی لەو بەغدایە بە بەتاڵی بەجێماوە نەدێن پڕیکەنەوە نەلێش ئەگەڕێن لایەنەشی تری کوردستانی پڕیکاتەوە و ینی ئێستا وەزارەتی دارایی کە وەزارەتەشی ئەوەندە گرنگە لە غیابی وەزیری دارایی یەک کۆمەڵە بڕیار ئەدرێت فەرمو شوێنی کووردە بۆ پڕی ناکەنەوە یعنی ئیلا لەسەر کەسێک تاپۆیەگە ئەو کەسە نەبێ دنیا خراپە بێ ئەمە کێشەی ئێمە لە ڕاستیدا کەواتە بە خۆمان هۆکارێکی سەرچین کە کەوتینە بارودۆخێکی ئەوتۆ سنگ و قورساییمان کەم بۆتەوە لە بەغدا و خەریکە لە دەستی ئەدەین بۆیە لایەنەکان و تورکمانەکان هەمویان لە گەلە کۆمەشەیەک کۆ دەبنەوە و بڕیار دەدەن لە دژمان و ڕەنگە لە داهاتوو شتی تریش بدەن چونکە ئەوان تا ئێستا هیچ فرسەتێکیان لە دەست خۆیان نەداوە ئێمەش ئەگە فرسەتێکمان هەیە لە دەست با بەکاری بێنین و بەڕاستی مێژوو ڕەحم ناکە بەو سەرکردانەی ئەم سەردەما کە بووینە هۆکارێکی سەرەکی بۆ ئەم ئالۆزیە سیاسەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە من لە ئەو پەڕی پەرۆشیمەوە ئەو قسێ دەکەم و چۆن ئێستا خەڵکی بەشەکانی تری کوردستانی باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بیانوەکەمان زۆر بەلاواز دەزانن کە ئێستا ناتوانین بەیەکەوە کار بکەین لە داهاتوش بە هەمان شێوە ئەو بیانوانەیە کە ئێستا بوونەوەی پەککەوتنی ژیانی سیاسی لە هەرێمی کوردستان و کارە نەبوونەوەی پەرلەمانی کوردستان بیانووی ئەوەندە بچووکن لە تەرازوی نیشتیمانی نوێتەوەی سفر بەدەستێنن بەڵێ سپاس دەکەم دۆست کە ئەحمەدنی خولەکیش بۆ جەنابتان ئەوەی کە عبادی باسی کردووە مەسعود بارزانی و نسبەتەکەی پەشیمان ڕاکردنی ئاڵای کەرکووک لە کوردستان ئەگەر ئاڵاکەدا گوێ شکستێکی گەورە نیە بۆ کورد وڵا بە تاکید ینی داگرتنی ئاڵای کەرکووک گەورەترین شکستە بێ بۆ کورد هەر جیزا و هەر جیز نابێ بچێتە ژێر هیچ گوشار و فشارێکەوە مادام بە دەنجی هەموو کوردەوە ئاڵایان بەرز کردەوە کە نوێنەرایەتی هەموو خەڵکەکە بە هیچ کورد نابێ پاشگەز بێتەوە گەر نرخەکەی هەر شتێک بێت بەڵێ بەرز کاک ئەحمەد عەزیز ڕێکخەری ژووری ناوچە ناوچە کوردستان دابڕێنراوەکانی بستنەوەی گۆڕان زۆر سپاس بۆ وەرەسەن کە لە تۆی سەرکی لەگەڵ مابووی هەروەها زۆر سپاس بۆ کاک زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق لە هەولێرەوە لەگەڵ مابووی سپاس بۆ بینێرانی بە سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ